چۆن یەکەم جار ناسی و مەسەلەیەکی دوورە ماڵە ئاوا بێ لە ڕێگەی فۆتۆ نەبوو نامە ناو پاسەوە من مناڵ بووم لەوانەیەک زۆرێکتان یادەوەریتان لەگەڵ ئەو قەطعە زەردە هەبێ کە نووسراوە فۆتۆڕەفیق کە ئەمە لە جادەی سەرجەم بوو لە شاری سلێمانی لەوان زۆرێک لە هاوڵاتیان ئەمەیان بینی بێ ئەمڕۆ پێشانگەیە کراوەتەوە بۆ فۆتۆکانی ڕەفیق لە بنکەی ژین کە ژمارەی زۆر لە فۆتۆکانی نمایش کراوە چەندین کەسایەتی تێدایە و چەندین کەسی یادەوەری هەیە ئەگەر هاوکارەکان بگوێزێتەوە لێرە ژمارەی زۆر لەو فۆتۆیانە نمایش کراون کە بەرهەمی ئەو فۆتۆگرافەرن کە ساڵانێکی زۆر خزمەتی بە شاری سلێمانی کردووە. مامۆستا جا سڵاو لێبێ وەکو بنکەی ژین کە ئەمڕۆ ئەم پێشانگایەتان کردوتەوە مەبەست لەم پێشانگایەت چی بوو؟ ڕاستی خۆی وێنەش جۆرێکە لە بەڵگەنامە و زۆر کاریگەرترە بە ئاسانی مەبەستەکانی خۆی بەدەستەوەدا. ئەمە ڕەنگە بڵێم یەکەمین بڵێن تەجروبەیە لە هەرێمی کوردستانە کە پێشەنگاکی تایبەت بە فۆتۆگرافچیەشی کۆنی کوردستانە کرێتەوە و زۆر گرنگە چونکە ئەم بنەماڵە بەڕێزە ڕاستی یعنی لە ئەتوانم بڵێم بە درێژایی سەدەی بیستی ڕابردوو لە ڕێگای وێنەوە توانیویانە خزمەتێکی گەورەی کورد و کوردستان بکەن و بە تابەتی شاری سلێمانی بە حکمیەوەی ئیشەکەیان لێرە بووە لەبەرەوە کارەکەیان جێگای ڕێزێنانێکی گەورەیە. ئێمە ڕاستی بۆ جۆرێک یعنی بۆ هەم بۆ وەفاداریەک بۆم بڵم مناڵە بەڕێزە لامان کاتشە بۆ بڵاوکردنەوەی جۆرێک لە هۆشیاری کە لە پوردۆسی لە لای ئینسانی کورد هەزمان کردم پێشەنگا بەردەوامە بکەینەوە بۆی خەڵک قەدری ئەو وێنە کۆنەکان بزارێنن چونکە ئەمە بەردەوامە بێ بەڵێ بەردەوامە بێ و ئەمە زۆر گرنگە ئەمە دروستکردنی بەڕاستی ڕەگوڕیشێشی ڕاستەقینەیە لەگەڵ ڕابردووە چونکە میلەت چۆن ئێستای هەیە هەم پێویستی بەوە هەیە ڕابردوویەکی ڕاستەقینەی هەبێ و بۆی بتوانێت بۆ ئایندە هەنگاوی دروست بنێ. مامۆستا چەند وێنەتان نمایش کردووە لێرە؟ ئەمەی ئێرە نزیکەی 120 وێنەیەگە بێ ڕاستی هەڵمان بژار لە ناو کۆمەڵێکی کەمی وێنەی دیجیتال کراوە وێ دەکەین ئێمە لەمە دوواکە هەموو دیجیتال کراوەکان دێتە بەردەستمان کە 15,000 وێنەیە بتوانین ئێمە هیچ نەبێت ساڵانە بەشێک لەم وێنانە بیان گۆڕین بتوانین تازایان بکەینەوە ئی تازایان بخێنە شوێن هیوادارم ئەومان پێ بکرێت. زۆر سپاس بۆ ئێوە لە ساغ بێ ئەوەی کەی بینێن لێرە بە ئامادەبوونی خانەوادەکەی و چەندان کەسایەتی شاری سلێمانی و دەوروبەری لێرە ئەم وێنانە نمایش کراوە کە لێرە ژمارەیەکی زۆر لەو خانەوادانە لێرەن. سڵاو لێبێ ئەمڕۆکە ئەم وێنانە بینیت چه هەستێکە بۆ تۆ؟ وەڵا زۆرم پێخۆشە مردم زۆرم پێخۆشە و فەخری پێوەکەم چۆن یەکەم جار ناسی و مەسەلەیەکی دوورە ماڵە ئاوا بێ لە ڕێگەی فۆتۆ نەبوو نامە ناو پاسەوە من مناڵ بووم بۆ شێوەیە بەخوا حاجی ناجی بۆ هێنامە پاسەکەەوە باوکی ئەم خەباتە من لە بازار ڕوم چمچلی مەکتەب بکەم لەگەڵ دوو کچی دراو سێمانە وتبووی وەرە فرسەتە ها ئەم کچە وەڵا سیرەکەم من طبعا من نەمدی و نەمناسی و هەتا گەشتی بەر ماڵی خۆمان وتی باوکی وتی بابەیان باوکت خزم بووین بابەیان باوکی لە ماڵەوە ئێم شتم بەڵێ ئەیا ڕۆڵە منیان هێنا بۆی و ئاوا بوو ئەو سەردەمە فۆتۆگرافەر پۆسی هەبوو لە سلێمانیا قیمەتی خۆی هەر هەبووە خاسەن دوکانی ڕەفیق یعنی ڕەفیق هەر بە ناوبانگ باوەڕێ بێ من مناڵ بووم عەقڵم بە هیچ ناشکا بەس کەلیمەکەم لە مێشکادین بۆ ئەیانوش ئای لە ڕسمەکانی ڕەفیقی ڕەسام ئەو وەختە ئێحساسی خۆش بکە و هاتە پێشەوە بخوار تا درەنگ اینجا سالیمە. چەند وێنەی گرتووی لە ژیانتا؟ وەڵا وێنەی گرتوم لە حساب نایە بە ساقۆ بم لە ستۆدیۆیش گرتووینی و لە ماڵەوە و لە سەیرانەکان و هەموو شوێنێکە هەموو لەموو یادەوەریەکە هەیە سەبەتەکانە عید میلادی مناڵەکانە شای ئەم کاکە خەباتە ئەمە نەمان ڕسم هەیە تا خواڵێ بەس هیچ وێنێکە نمایش کراوە لێرە؟ نەوەڵا ئەم ئێرە بۆ وێنەکانی ڕەفیقە بۆ یادگاریەکانی ئەوە بۆ شتە جوانەکانی ئەوە بۆ من نییە یا بۆ یەکێکی کەن نییە یادگاریەکی جوان نەبووی لە لای؟ وەڵا بە جوان بوو یاخواتە من درێژی ساز بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە هەیە
زۆر سپاسانەکەم ئەوەی کە هەیە وێنەی کەسایەتیەکان لە شێ مەحموود دیحەفی مەلا مستەفا حەسەن زیرەک و چەندین کەسایەتی ئەوە کەیتە ئێرە لێرە مام جەلالی لێ لەگەڵ کۆمەڵی پێشمەرگەیە و چەندانی دیکەشی تێدایە بۆیە ئەمڕۆ وەکو یادگاریەک ئەم شوێنە کراوەتەوە هەوڵەتەکانیش دەتوان سەردانی بکەن کەوێت ئەمە پێشانگایشی بەردەوامە بۆ ئەو وێنانەی کە هەیەکی فۆتۆڕەفیق و قەتعەکەشی هەڵواسراوە چ کەسێ بێ سەیری ئەم وێنانە بکات دەتوانێت سەردانی بکەیژی بکات.